دیارە ئێمە دوو هۆکاری سەرەکی کە زۆر فۆکسێ خێنە سەری کەمیان ئەو لقی تانجەرۆیە کە کۆمەڵێک کارگە لەسەر لقی تانجەرۆ هەیە سەرجەم ئەو کارگانە ئاوڕۆکانیان ڕژێنە ناو لقی تانجەرۆ بەبێ ئەوەی کە هیچ مەرجێکی یاسایی و هیچ مەرجێکی ژینگەیی و بەبێ بەکارێنانی هیچ جۆرە فلتەرێک و زایدەن ئاوەڕۆی نەخۆشخانەکان و ئاوەڕۆی شاری سلێمانی هەموو ئەمانە ڕژێتە ناو بەنداوی دەربەنی خانەوە و یەکێکی تر لە هۆکارەکان گواستنەوەی نەوتە لە ڕێگەی تەنکەرەوە کە زۆرێک لەو تەنکەرانە وەرەگەڕێن بەپێی ئەو ئامارەی کە ئێمە وەرمانگرتەوە لای ئێمە هەیە و بڵاومان کردوتەوە لە ڕێگەی راپۆرتی ڕێکخراوەکەمانەوە تەنها ینی 45 تەنکەری گواستنەوەی نەوت لە سنووری دەربەنی خان وەرگەڕاوە و هەر تەنکەرێک 36,000 لیتر نەوت هەڵ ئەگرێت 1 لیتر نەوت 1 دڵۆب نەوت 1000 لیتر ئاو پیسەکات و 1 لیتر نەوتیش 1 ملیۆن لیتر ئاو پیسەکات کە ئەمە ئامارێکی زۆر مەترسیدارە و زۆر ترسناکە جا لەوەی کە ئەمە ینی ئاوی لە ڕێگەی باراناوە داغڵ بە ئاوی بەنداوەکە ئەبێت ئاوی ژێرزەویشمان پیسەکات و ئەوەشی کە زۆر ینی جێگەی نیگەرانی ئێمە وەکو ڕێکخراوەکان و لە ماوەی ساڵەکانی ڕابردوو ئێمە خۆپیشاندانمان بۆ کردووە و دەنگی ناڕەزایەتیمان بەرز کردوێتەوە ئەوەیە کە هیچ جۆرێک قەرەبووی ژینگەی ئەم ناوچەیە نەکراوە تەنانەت ئاسەواری ئەو تەنکەرانەش تا ئێستا نەبراون لەوێ کە ئەمە زیانێکی زۆر گەورەی بە سروشت و ژینگە و ئاوی ئەم ناوچەیە گەیاند.